گفتوگۆی ترمان دەبێ گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک مەسعود عەبدولخالق چاودێری سیاسی لە ئەو لێرەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە. کاک مەسعود سڵاوت لێ بێم کاتت باش سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان. لەوە دەست پێ بکەم ئەم جەنگەی کە ڕوویدا لە چوارچێوەی ئەو گۆڕانکاریانەدایە کە نەتەنیاهۆ لە دوای 7 ئۆکتۆبەرەوە وتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێدا دەڕێژینەوە بەو شێوەیە کە خۆمان دەمانەوێ، ینی مەترسیەک لەسەر قەوارەی ئیسرائیل دەوڵەتی ئیسرائیل نەمێنێ. بە ناوی خوای گەورە و میرەبان دەستان خۆشبی لە بۆ ئەو بەرنامانە. وەڵاهی هەر وەک لە پرسیارەکەش وەڵامی پرسیارەکەت پێویستیەکی بۆ هەیە کە ئێمە سەیری ئەو شەڕە بکەین کە بە فراوانتر تۆزە قوڵتر ئەی پێی دەگوترە عەقیدەی عەسکەری یان بەرنامە گەورەکە لە بۆی ئەو کاتی وەڵامی کۆمەڵێک پرسیاری ترمان ئایا ئەو شەڕە تاکەی بەردەوام دەبی یان ئەوی پێی دەگوتێت دۆمەین و ڕێنج ینی مەدا و منتەڵەقی شەڕەکە بەوەی دەزانی وەکو بەرنامەی تەوەری ترامپ نەتەنیاهۆ یان ڕۆژئاوا و ئیسرائیل و هەموو ئەوانەی کە بەشدارن لەو شەڕی چکە ئەو بەشداری لەو شەڕی لە جەنجی جیهانی یەکەم کەمتر نییە زۆر فراوانتریشە لەو کاتی ئای لە جەنجی جیهانی یەکەم عوسمانی تەسلیم بوو کە تەسلیم بوو سایکس پیکۆ و سیڤەر هاتە ناوچەکە ینی گۆڕانکاری لە سنوور و لەوانە کرا لەو کاتی ئەو جارە گۆڕانکاری لە سنوور نییە لە میزانی قووەیە بەڵام چۆنە یعنی بە هەمان شێوە دەیانەوێ ئێستا عالەمی ئیسلامی تەقریبان زۆربەی زۆری تەسلیم وە ئێوە بینیتان ترامپ هاتە خەلیج نێزەکەی 4 تا 5 تریلیۆن دۆلاری بردەوە ئەی نەوعەک لە جەزیە لە وڵاتانی ئیسلامی دەستینی ئەوەی کەما بۆ 3-4 تەیارن کە زیاتر تەیاری ئیسلامیان پێدەگوترێ ئێرانە ئیخوان مسلمینە حرەکاتی جیهادیە ڕاستی هەر وڵاتە عەرەبیەکان خۆیان ئیخوان مسلمین و حرەکە جیهادیەکان تقریبا توانیان لە ناویان بن ئێران ماوە لەگە جەماعەتەکەی ئەویش ئەو جارە ئیسرائیل قۆڕ و باس خۆی لێ هەر کرد لە لقەکانی زۆر خراپدا خۆی مابووە ئێستا کەواتە هەمان شێوەی جەنجی جیهانی یەکەم و کۆتایی سەرەتای سەدەی 20 کە شەڕی جەنجی جیهانی یەکەم و عوسمانی تەسلیم بوون ئێوە دەیانەوێ ئێران و جەماعەتەکەی تەسلیم ببن تەسلیم بوونیش معنای چییە بە معنای ئەوەی بە هیچ جۆرێک ئێران بەرنامەی تەزدیری سەورە واتە پاڵپشتی حرەکاتی ئیسلامی یان بزوتنەوە ڕزگاری خوازەکانی نەمینێ لە دەرەوە بە هیچ شێوەیەک چۆن ئێستا لەیان گەڕات تالیبان بێتە سەر حکوم هەتا دووسێ بەندی لە مەبادیەکانی خۆیان لانەتا بە تایبەتی ئەوەی پێدەگوترێ دەستکاریکردنی دەستێوەردانی دەرەوە نیان هێشت بێ ئێستا تالیبان هاتیە دەوڵەتێکی ئیسلامیە بەڵام هیچ عیلاقەی لەگە سەغەزە و فلانجێ و فلانجێ نییە هیچ یان حتا ئەحمەد شەرع لە سووریا هاتیە بستەک لێی دوورە غەزە عیلاقەی پێدا نییە یعنی لێرە بەولاوە نەخشە و پلانی ڕۆژئاوا و ئیسرائیل ئەوەیە دەوڵەت ئیسلامیە نائیسلامیە لیبرالیە هەرچی هەیە بەڵام عیلاقەی بە دەرەوەی خۆی نەبی بە هیچ نەوە دەرەوەی خۆی دەبی لێ بگەڕێن لە بۆ ئەوە نفوزی ئەوانە ئەوە ئامانجە گەورەکەیە تا ئێستا تقریبا دەتوانین برین ئیسرائیل و ئەمریکا و ڕۆژئاوا 160 ئەو ئامانجانیان هێنایتە دی 140 مایە ئێستا لەو شەڕەی بوا بەرجەستە دەبی سەرەتا گورزەکی گەورەی وەشان ئیسرائیل بەڵام ئێستا تووشی هەورازێک بووە یان لە پێشی تووشی ئیمتحانەکی قرس بووە. باشە کاک مەسعود هەندێک دەڵێن وەڵامەکانی ئێرانیش بۆ سەر ئیسرائیل ینی کەمێک چاوەڕوان نەکراو بۆ لەلایەن ئیسرائیل و ینی ئیسرائیل چاوەڕێوەی نەکردووە بەم شێوازە وەڵام بدرێتەوە و شەو تا بەیانی هاوڵاتیانی لە پەناگەکاندا بخەون دەیان بینای کە پێشتر چاوی هاوڵاتی ئیسرائیلی بەمەڕا نەهاتووە دەیان بینا لە تەلەڤیڤ و لە حەیفا و لە ئۆرشەلیم و ینی بە داڕوخاوی و بڕوخێن و بێنە خوارەوە بە ساروخەکانی کۆماری ئیسلامی ئێران ینی دەڵێن جۆرێک لەوەی کە تا ئێستا ئێران ینی نەک تەسلیم نەبووە و قسەکانیشی هەر بەو شێوازەیە ئەگەر ڕابوەستێ جەنگەکە کرد لە ئێستادا ڕابوەستێ دەڵێن بە قازانجی ئێرانە لەبەرەوە ئێران ڕەنگە هەندێک شوێنی لە وەکو بنکە و بارەگا و سەرکردەی کوژراوێ بەڵام دوجار نیزامەکەی وەکو خۆی ماوەتەوە.
جوانە زۆر جوانەوە پرسیارە گرنگ خۆی کات خۆی ئیسرائیل لە جەنجی عەرەبی ئیسرائیل یەکسەر کە لە مەتارەکانی مسریدا مەسر هیچ شتێکی پێ نەکرا بە تەکنۆلۆژیای ئەو سەردەمی بەس نزیکەوە 40 ساڵ لەوە پێش ئەو جارە دووبارە بە تەکنۆلۆژیای زۆر نوێ دیتر لە ینی حتا مۆبایل لە ناو دەستی قیادەکانی حیزب الله تەقیەوە کە لە سووریا و لبنان و غەزە و لە یەمەن بەکاری هینە مەسن F-35 بەکاردێ ئەوە لە شەڕ بەکار نهاتیە شەڕی ئەو جارە زۆر وردا ینی شەڕی جوندی نییە تا ئێستا ڕەنگە 4 سەرباز نەکوژرابن لە هەموو لایەکان بەڵام شەڕی کوشتنی قیادەیە شەڕی لێدانی دەقیقە یعنی پێی دەگوترێ مەدار جیۆسی ئەین لە مەدار جیۆسی ئەوی مەدارانەی کە ئەقمار سنائی لەوێ ڕاتەوجی دەکرێت بە دەقیقی لە بۆ هەر ئیشێکی ئەوە دوای دەموچاو ئێستا وەکو بەسما وایە ئەنی ئەوانە بەکاری ئەلکترۆنیات زۆر تەتەوری کردی بەجێری ئەو شانەی کردی لە شەرق ئەوسەد لە ئەوەی نوێی لە دوای 7 ئۆکتۆبەر وای زانی لە ئێرانیش لە زەربەی یەکەم پەل و پۆی دەکەوی و تا وڵای مەش وا تەوەقوعمان دەکرد کە ڕۆژ یەکەم لێیدرا زۆربەی زۆری ئێمە وا هەستمان کرد ئێرانیش سەرەتای کەوتنیتی یعنی بەو شێوازەی بەڵام دوای ڕاستی ئێستا ئیسرائیل کەوتۆتە ناو جۆرێک لە قوڕاو وەک خۆت گوتت ئەگەر شەڕەکە لەو دەمەی ڕاوەستی ینی ڕەنگە مەجال هەبی 3 سیناریۆی گچکە هەیە باسی یەکیان ئەوەیە کە ئیسرائیل سەرکەوی ئەویش لە ڕۆژانی داهاتوو بتوانانی گورزەچی لە قیمەی ئێران بدا زۆر بەتوندی ڕەنگە ئەو ئامانجیان دێتەتی دوو وەکو ئێستا شەڕابوەسی تاڕادەیەک لە قازانجی ئێرانە یعنی عەلەقەل دەتوانین برین ئیسرائیل سەرکەوتوو نەبوو بەڵام ناتوانین برین ئێرانی سەرکەوتوو بەڵام ئەگە ئێران زیاتر پێداگیری بکە و سەرکەوتوبی ئەوە نەکار خۆی ئەو پێگانی لە شەرق ئەوسەتی دۆڕاندووە وەکو سووریا و لبنان و فەڵەستین و ئەوانە ڕەنگە ئەوانەش دێتەوە ڕەنگە مەرجی ئێران ئەو کاتی شەڕ ئەوەبی دەبی لە سەر تا سەری شەرق ئەوسەت شەڕاوەستی ئێستا ڕەنگە نەتوانی ئەو مەرجەی فەرزکە بەڵام چەند ڕۆژشکە یعنی ئەوە دیار نییە ڕاستی ئەمە نازانین چەند ڕۆژکە ئیسرائیل سیلاحی نوێی دەدرێتێ و بەکاری بینی یان خەیبەرەکانی ئێران زیاتر بەکاردێ ئەوە ئەو کاتی ساغی دەکاتەوە کە کاملایە سیناریۆیەکانی داهاتوو زۆر معقەدە بتوانین بیخوێنینەوە باشە ماوەسا باسی لەوە کردوتت بۆ ئێمە ژیانی هەر لە یەکەم ڕۆژەوە ینی باسی لەوە کردوتت پێشبینیۆمان دەکرد بکەوێن بەڵام وا پێدەچێت بەو شێوازە نەکەوتێتەوە ئایا ئەمە نەخوێندنەوەی توانەکانی کۆماری ئیسلامی ئێرانە؟ خۆی دەزانی ئەمە لێکدانەوەمان چۆنە شەڕی بەڕی وەکوبرەی وشکایی یانی سەرزەوی ئێران بەقووەتە بەڵام کە بوویتە شەڕی ئاسمانی ئیسرائیل لەوێ ئێران لەوێ لە ئەلکترۆنیات هەموو کە زانی تەکنۆلۆژیات دەور دەبینی نەک ئینسان لەوەی ڕائەمەوە هەستمان کرد گوتمان شەڕەکە درێژەی بچێشی ئیسرائیل سەرکەوتوو دەبی و ڕۆژی یەکەمیش وەکوبری پیشانیدا کە سەرکەوتوو دەبی ئێستاش خۆ تقریبان دەزانی کێشەکە چۆنە استراتیزیەکە یان ئەگەر لێکدانەوە چی بکەین ئیسرائیل بە ساڕوخ یان بە تەیار بە هەرچێکی لە ئەهداف دەدا ئەوەی دەیەوێ و ڕسمی هی ئێران بەو شێوازەی نییە بەڵام کێشە چیە کێشە ئەوەیە ئێران زۆر گەورەیە ئیسرائیلی زۆر گچکەیە هەر ساڕوخەک بەردەکەوی زەرری هەیە یعنی هەتا ئەو موشەکانەی کە ئەو پێ دەگوترێ ئیعتراز یعنی ئەوەی کە ئیسرائیل هەری دەدات دش بە ساڕوخەکانی ئێران ئەوش زەرری لە بۆ خۆی هەیە دەکەوتەوە ناو وڵاتەکەی خۆی لەوە لەو استراتیجیا جیۆپۆلۆتیکە لەوە ینی هەست دەکەی ئیسرائیل نقطەی زۆعفیتی ئەگەر ینی کۆمەڵک نقاتی زۆعفی ئێران هەیە کۆمەڵک نقاتی زۆعفی ئیسرائیلیشێ یەک لەو نقطە زۆعفانەی ئیسرائیل ئەوەیە مەساحەکەی کەمە و ساڕوخەکانی ئێرانیش ها عینی موجهە بە لە مەدار جیۆسی ینی حتا دیجیتالی ئەقمار سناعی ئێرانی ئی ئەمریکانیە کە زۆربەی هی عالەمی ئی ئەمریکا بۆیە ئەمریکا نازانی ئەو تەوجهی لە ئەقمار سناعی ئێران دێ لە چۆنە لە بە هەندێک زۆر جار هەیە دقیق پێیان ناکرێ مواجهەی ساڕوخەکانی ئێران بکەن بەو هۆیەوە دەتوانانی برین نەوعەک لە نیمچە تەوازن وا دێ پەیدابی بەڵام هێشتا لە حتا ئێستا ئیسرائیل متفەوقترە هەتا ئەو لەحزێش باشە ماوەسا بە بڕوای تۆ بەکوێ دەگا هەندێک دەڵێن ئەگەر ئەمریکا وڵاتانی ڕۆژاوا بزانن زیانەکانی ئیسرائیل زۆرترە ئەوە دەکەونە نێوەندەوە و یان ئەوەی پشتیوانی تەواوی ئیسرائیل دەکەن یان ئەوەی کە
دەکەونە نێوەندە و جەنگەکە ڕادەوەستێنن کە ئەمەیان ڕەنگە بۆ سمعی ئیسرائیل کە بۆ ڕۆژاوا بۆ ئەمریکاش هەر ڕێگە نەدەن ئەوها با بڵین لەو جەنگە بێتە دەرەوە بە جۆرێک لە تێکشکان لێک بدرێتەوە. هەندێکیش دەڵێن پشتیوانی دەکەن و تا ڕادەیەوەی کە دەبنە بەشێک لە جەنگەکە بە بڕوای تۆ کامیان لە واقع نزیک؟ خۆی پرۆژەکە ڕاستی ئەو شەڕی لەگە ئێران شەڕی جەنجی جیهانیە، هەموو دەوڵەتەکان تێدانە. ینی دەزانی چۆن من قوڵای یەکەم باس کرد بەس هێشتا نمای بۆ هەندێک کەس باس ئەوەی پێدەگوترێ ئیتیفاقی ئیبراهیمی نەک ئاینی ئیبراهیمی خەڵک بە غەڵەتی ئەوەی بازەکە. ئیتیفاقی ئیبراهیمی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئامادە کرایە لە دوای ئەو جەنگەی بەزەقی تر باز بکرێ. ئەگەر لەو جەنگەی سەرکەوتونە بن ئەو ئیتیفاقیە ناکرد چکە ئەو ئیتیفاقیە چۆنە؟ یعنی ئەگەر لە ساکیس پیکۆسیڤەر پارێزبەندێک لە بۆ ئیسرائیلی ئەو کاتی داهاتوو دروست بوو ئەوی پێدەگوتری ئەمنی قەومی ئیسرائیل، ئەو جارە چ دانرای؟ ئەو جارەوا دانرای لەو ئیتیفاقی ئیبراهیمی هەم ئیسرائیل لی ببتە تەوەر، هەم پارێزبەندی دەوڵەت، یعنی سێ خەتی پارێزبەندی دەوڵەت لە بۆ ئیسرائیل دابنرێ. بۆ نمونە کاتێککە ئێران ساڕۆخی دەنێری دەبینین لە ئوردن اعتراز دەکرێت لەوێ ڕایان لە سووریاش تا ڕوویدا ئەوشتا کە خەتی یەکەم دیاری ئەوە ئیبراهیمی، خەتی دووەم و سێمیشی یعنی ئەگە ئەوانە نێتە دی ئیسرائیل بە پێی تەورات بە پێی تلمۆت بە پێی تەناخ، یعنی ئەوانەی کە عقایدی دەوڵەتی ئیسرائیل لەسەر بنیادنایە سەلامەت نابی و هەندێک تەنەبوعاتی وەکالاتی سەهیۆنی پێدرێن، هەندێک شتیتکەیە کە ئەوەی درێن لە نیل هەتا فرات ئەوە زۆر دقیق نییە ئەو مەوزوعە، بەڵام پرۆژەی داودی یان ئیتیفاقی ئیبراهیمی ئەوانە تا ڕادەیەک هەیە و هاتوتە مەیدان و وێستا بەرجەستەیە لە ناو وڵاتانی عەرەبی و ئیمارات بە ئاشکرا سەرپەرشتی دەکا و زۆریش پەڕیتەوە. لەبەر هەندێ پرۆژەکان گەوران، یعنی نازانین ئەو وەزعە ئایا ئێران بەردەوام دەبی لە مقاومەی ئەوەی کە ئەگەر لە مقاومە بکەوی ئێران بسێتۆ ناو قاوغی خۆی ئەو ئیتیفاقی ئیبراهیمی دێتە مەیدان و ئێران ناتوانانی هیچ شتێک بکە و تەنها دەتوانانی لە ناوە خۆی وڵات و ئیسرائیل و ئەمریکا و ڕۆژئاوا و پرۆژێ زۆر لە شەرقی ئوسەد سەر دەکەی. ئەو کاتی دەتوانانی برین میزانی قووە گۆڕا ئیتر هەر لەسەر ئێران ڕاناوس ڕەنگە تورکیا ژنۆرێ هەندەشتی دێ شوێنی تری ژنۆرێ هەندەشتی دی. باشە باسی تورکیات کرد بە لە لێدوانەکەی دەوڵەت باخچەلیەوە سەرۆکی ماپا و یەکێک لە سیاسە مخەزرەمەکانی تورکیانی ئەوەی کە لە خۆ قسە ناکە هەم حزبەکەی ڕەنگە گەرم و دەستگای هەواڵگیری تورکیای بەدەستەوە نەبێ بەشێکی کاریگەرە لە دەستگای هەواڵگیری تورکیا و دەزانێت لە کێوە قسە دەکا. هەر جەنگەکە دەستی پێکردوتی ئامانجەکە تورکیایە. ئەم ترسی لە واقعەوە نزیکە لە جێی خۆیدا تا ڕاد دەک بڵێ هەنیاجەوە ئەو پرسیارانە ئێستاوا دەکرێت پرسیاری استراتیجین بریا سەرکردایەتی خۆمان ئەتیمادی نەکردا بایە سەر هەیەکی وەکو فایق شێخ عەلی و یان هەندێک دیڕاساتی بەعسی و ئەو ینی ئەتیمادی بکردا بایە سەر هەندێک پرسیاری استراتیجی یان تینک تانک یان ئەو پێی دەگوترێ مەراکیزی بەحس. بزانە ئێستا ئەو سوالە لەبارەی تورکیا دەوڵەت باخچەلی چەند مەبەستێکی هەیە لەوەی یەکیان بەواقعی ڕاستە، دووش تا ڕادەیەک پەیامەکە لە بۆ ئەردۆغان چکە من پێڕانە گەیشتم تەواو باسی ئەو شەرق لە ئەوسەتەی داهاتوو ئەوەی ڕسم کرایە لەلایەن ڕۆژئاوا و ئەوەی کەی دەرێن وەچی شەرق لە ئەوسەت دەگۆڕین، یعنی چۆن خوێندنەوەمان هەبی ڕاستی لەوێ حرەکاتی ینی بابرین بزوتنەوەی ڕزگاری خوازی تازە چەک بەدەست نامینێ لەو شەرق لە ئەوسەتەی. ئەو جارە بزوتنەوەی ئیسلامیەکان بەو فۆرمەی نامینێ، ئەو فۆرمە دەبی ئەوی ئێستا قەتەر تورکیا سووریا بڕک درێژەوە لە مەوزوعەکە دەچینە دەرێ بزەبت دێمە سەر ئەوەی دەوڵەت باخچەلی. دەوڵەت باخچەلی دەیەوێ پێشبینێکی بداتە خەڵکی کە ئەگەر لە ئێران چکەوە زووش بوو ئەو لێدوانەی لێکسەر لە دوای ئەوەی کە ئێران زۆر خراپ زەربێت پێکەوت ئەویش وای زانی ئێران چەند ڕۆژەکی ماوە و ئەو ئامانجانەی ئیسرائیل دێتە دی. ئەگە ئەو ڕۆ بیزانی باە ڕەنگە ئەو لێدوانەی نەتدا ئەزانی نۆرەوی دێ، بەڵام پەیامێکشە لە بۆ ئەردۆغان کە ئەردۆغان حرەکاتی ئیسلامی لە ڕۆژ هەڵاتی داهاتوودا
لە ڕۆژهەڵاتی ئەوەی ڕسمی چێشرایە حرەکاتی ئیسلامی دەبنە بارگرانی لە بۆ دەوڵەت بەمعنا حرەکەی تۆشداد و گەشە پێدان دەبتە بارگرانی لەسەر تورکیا لەلایەکی تریژ ئەوی واقعەکەیە تورکیا ئێستا لە ناو عێراق هەیە لە ناو سووریا هەیە لە ئازربێجان ئەربینیا هەیە لە دەریای سپی ناوڕاستە تا لیبیا هەیە طبعاً ئیسرائیل ئەوەی قبول ناکە قبولی ئەوەی ناکە ئاو ئیشێکی بکە وەکو شێر جاروەیە نێچیرەکی دەگری کەمتیار بێ گۆشتەکەی لەگە بخە ئەوەی قبول ناکە هەر لە ناو سووریەش دیتان لی قبول نەکرد نەیهێشت هیچ شتێک بەبەری تورکیا بکەی بە هەمان شێوە لە دوای ئێران ئەگە سەرکەوی قسەکەی دەوڵەت باقچەلی ڕاستە دەبی تورکیاش بە قسە بە خێرایی بگەڕێتەوە ناو تورکیای خۆی شتەکی نەبی پاڵپشتی تورک تۆران یان ئەوەی پێی دەگوترێت لە ئەنگری خۆی یان ئەو فۆرمە نوێی لە حرەکاتی ئیسلامی کە دروستبی تورکیا لێی قوتببی ئیسرائیل ئەوانەی قبول نییە هیچ جۆرە قوت بوو تەوەرەکی لە شەرق لە ئەوسەد قبول نییە ئەو مەوزوعە زۆر تایبەت و وردە دیراساتی دەوێزیە باشە مامۆسا دوپرسیارم بە تۆزێک باز لە عێراق بکەین هەندێک لە پرۆکسیەکانی ئێران لە عێراقن و پێشتر هەندێک لە چاودێران دەیانوت ڕەنگە بەر لەوەی لە ئێرانیش بدرێ ئیسرائیل لە دەست و پەیوەندەکانی بدا لە عێراق بەڵام وا دەرنەکەوت ینی پێدەچێت عێراق مەلەفێک بێ و ئیسرائیل هەڵی گرتوێ بۆ کاتێکی تریان لەبەر ئەمریکا مراعاتی کردبێ و ڕەنگە ئەمە ڕوو نەدا بەر شێوازی دیکە تۆڵەیە و درۆنانەی لێ بکاتەوە کە لە ماوەی ڕابردوودا لێرەوە کراوەتە سەر وڵاتەکەی بە بڕوای تۆ عێراق دەتوانێت هەروە دوورە پەرێز بێ ئەوە خۆی ڕابگرێت تەنانەت سەرکردەکانی چوارچێوەیە مانگیش هەڵوێستەکانیان لەوەدا کۆکردوێتەوە دەڵێن پێویستە شەقامی عێراقی خۆ پیشاندان بکە و ئیدانەی ئەو هێرشانەی ئیسرائیل بکە دەزانی چە ئێستا لە 6 ساڵ دەبی 7 ساڵ دەبی هەندێک محەلیلی ئێمە کە سەر بە دەسەڵاتن و دەسەڵاتی خۆشمان و هەندێک سەرکردەی خۆمان خۆی ئامادەکرد بوو لە بۆ ئەو ڕۆژەی خوێندنەوەکەی هەڵە بوو ئەمە زۆر زوو باسمان کرد خوێندنەوەیان لەبارەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕووداوی داهاتوو هەڵە بووە و ئەو کاتیش هەڵە بووە احتیماد دەکەنە باسم کرد پێویستە سەرکردایەتی ئێمە دەرز وەرگی لێرە بەولاوە احتیماد بکاتە سەر ستینگ تانک سەر مەراکزی توێژینەوە نەک یەکێک لە بۆ خۆی فاڵ دەگرتەوە وڵاوەندە ڕۆژت کە ئەوە ڕوودەدا یان ئەوە ئێمە دێنەوە سەر حکومیان ڕەغت دێتەوە زۆر زعیفە ئەو شتانە هەر بەگشتی ئەو پرۆژەی ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاست عێراق ناگرتەوە مەگەم عێراق خۆی لە ناو گۆلی خۆی فاول بدا دەنا ئەو هەتا ئەم ئێرانی زۆر زەربەی گەورەی پێ بکەوی تەنها مەگەم گۆڕانکاری لە نیزام بی تاڕاتەیەک عێراق دەگرێت تاڕاتەیەکی زۆریش نا دەناوە زۆر عێراق ناگرێتەوە لەبەر هێز سەرکردایەتی ئێمە تاڕاتەیەک نەخشە و پلانی لەسەر ئەو زانیاریانە بە هەڵەتدانا تۆزەک زەرەری بە هەرێمی کوردستان گەیان و زەرەری زیاتریش گەیان بەڵام ئێستا دەتوانم برێم ئەوەی ئێستا تێدایە هەرێمی کوردستان کە لێدوانەکانی سەرۆکایەتی هەرێم بازلەوەی دەکەن هەرێمی کوردستان نایلین بتە هەڕەشە لە بۆ دراوسێ ئەو لێدوانە زۆر باشە ئەو تەریقی ئێستا کە لەسەرن کە پەیوەندیان بە هیچ لایەک نییە جاروەیە قسەی خێر بکەن چکە لە بۆمەی کورد ڕاستی ئەو شەڕا زۆر خێر نییە ئاگادار بن چکە بە قسەی ئەخمادەم پرسیاری ئەختامیش بە قسەی ئەخیری بکەم شتەکە لە بۆ کورد ڕاستی سەرکردایەتی ئێمە بەداخەوە بە ڕوانگەیەکی نیشتیمانی قوڵ بە ڕوانگەیەکی ئەمنی قەومی زۆر تەمەشای ئەحداسەکان ناکە تا ڕەدێک بە ڕوانگەیەکی بەرژەوەندی مادی و قاچاغی تەمەشا دەکە یعنی سەرکردایەتی ئێمە حەولی ئەوەی دا فەوزایەک لە ناوچەکەی ببی ئەیش نەفت و غاز بە سەلەم و بە قاچاغ بۆ فرۆشی و 200 ملیارش کەش قازان بکە و شخصی بەڵام میلەت دەکەویتە ئەزمەیەکی زۆر گەورە ڕاستی بە 4 مانگ 5 مانگ ڕەنگە ئەو حکوومەتەی نیوە معاشەی پێ بدرێ ئەو کاتی وەگرانیەکی زۆریش دەکەوتە ناوچەکە لەبەرێنێ ئێمە با پێمان خۆش نەبی ئەو شەڕانەی لە دەور و بەرمان هەیە ئێستاکە واچاکە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم و قیادەی ئێمە دەوری خێر ببینی هەم لە بۆ میلەتەکەمان باشە هەم سومعەشیان لە جیهاندا دەبتە سومعەکی جوان کاوە میلەتەکەن تەرەفنینە لە هیچ شەڕەکی بەڵکو دەوری وەساتە دەبین یعنی بە ئەو شێوازە باشترە بەڕێز مامۆستا مەسعود عەبدولخالق چاودێری سیاسی سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان سپاس بۆ شیکاری و خوێندنەوەکانت بۆ دۆخەکە